ساڵتان لەبێم کاتان باش لە بەرنامەیەکی دیکەی شەش پرسیار هاتمەوە دیدەنیتان لە پرۆگرامی ئەمجارە لە شەش پرسیاری ئەمجارە یەکێکی دیکە لە پاڵەوراوانی لیستی پارتی دموکراتی کوردستان 190 ئێمەش پاڵەوراوی پرۆگرامەکەمانە بۆ ئەوەی شەش پرسیاری ئاڕاستە بکەین کە لەو شەش پرسیارە وەڵامەکانی دەبنە وەڵامی جێگیر و هەروەها وەڵامی تەواوەتی پرسیارەکانی ئێوە و هەروەها پەیام و ئاڕاستەی پاڵەوراو دەگاتە لای ئەوە. پاڵەوراوی ئەم پرۆگرامی ئێمە کە بۆ لیستی پارتی دموکراتی کوردستان لە لیستی ژمارە 190 محەممەد عومەر کاکە محەممەدی قوتابیان کە یەکێکە لە ئەو کەسایەتیانەی بە شێوەیەکی زۆر باش و تایبەت وە ساڵانێکی زۆر لە نێو قوتابیاندا بۆەوە هەروەها ئەرک و کارێکی تایبەتی هەبووە و پاڵەوراوی ژمارە 56 لیستی 190 کاک محەممەد بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتبینم. سپاس، من خۆشحاڵترم. سپاس بۆ تۆ کاک محەممەد. وەک دەزانی شوازی پرۆگرامەکەمان لە کۆمەڵی پرسیار لە بەردەستی بەڕێستانە لە نێو ئەو بۆکسانی کە هەیە بۆکسێکیان پڕ لە پرسیارە بۆکسێکیان بەتاڵە بۆ ئەوەی کە تۆ ڕوونتر شێوازی پرۆگرامەکەمان بزانی. لە بۆکسەی کە پرسیارەکانی تێدا دەتوانی 6 پرسیار دەربکەیت یاخود 6 کارت ڕابکێشی کە دەتوانی دواتر هەرکێکیان کە وەڵامی دەدەیتەوە وەڵامەکانت دەکەیتە بۆکسی تەنیشتی کە لە بەردەستە بە جۆرێک دواتر تۆ دەتوانی بژاردە بکەیت لە نێو پرسیارەکانی خۆتە. هەروەها شتێکی دیکە لەو پرۆگرامەکە تۆ دەتوانیت یاخو مافیەوە هەیە یەکێک لە پرسیارەکان پاس بکەیت لە ئەگەر بەدڵت نەبوو پرسیارێکی دیکە ڕابکێشی واتە لە کۆی پرۆگرامی 6 پرسیار تۆ 6 پرسیار وەڵام دەدەیتەوە و پێم خۆشە بێت یەکەم کارتی خۆت ڕابکێشیت و بزانین چی لە پرسیارەکانی ئێمە بۆ تۆ دەردەچێت. هەڵبەتە پرسیارەکانمان هەموو پرسیاری گشتین و ئەو پرسیارانن کە گزارش دەکەن لە کار و پرۆژە و پلانەکانی بەڕێستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڵێ فەرموون. زۆر سپاس کاک دیاری. پرسیاری یەکەم ئەوەی کە ڕامکێشاوەڵێت چی لای تۆ هێڵی سوورە؟ بەڵێ لای من بێڕێزیکردن بەرامبەر بە نیشتیمان هێڵی سوورە، خیانەتکردن هێڵی سوورە، دژایەتیکردنی میلەت هێڵی سوورە، دژایەتیکردنی ڕێبازی بارزانی کە ڕێبازی کوردایەتی و نیشتیمان پەروەریە هێڵی سوورە. لای من دژایەتیکردنی خەڵکی بەتوانا و خاوەن فکر و خاوەن ئیرادەی بەهێز بۆ خزمەتی نیشتیمان هێڵی سوورە. دەسەکان خۆش بێت هیوادارین کە سەرکەوتوبی و متوانەی دەنگدەران بەدەستبێنی. دەتوانی کارتێکی دیکە ڕابکێشی لە ئەو بۆکسەی لە بەردەستداندایە و بزانین کارتی دووهەم چی دەبێت لە پرسیارەکانی کە بۆ تۆ نووسراوە. بەڵێ پرسیارێکی ترەڵێ یەکەم خەمی پەرلەمانتاری چی دەبێت؟ ڕاستی پەرلەمانتار کە ئەچێ بۆ پەرلەمان وەکو جەنابی کاک مەسرور لە یەکێک لە وتارەکانی لە بانگەشەی هەڵبژاردن فەرمووی پەرلەمانتار واتە کاندید کە کاندید ئەبێ و متمانەی خەڵک بەدەست دێنێ ئەچێتە پەرلەمان بۆ ئەو نییە گەورە بێ بۆیە خزمەتکار بێ. خەمی من ئەوەیە کە من نوێنەرایەتیکی حەقیقی هەموو چین و توێژەکان بکەم، توێژی لاوان، توێژی قوتابیان، توێژی هەموو ئەو توێژانەی کە لە کۆمەڵگایە لەم کۆمەڵگەی ئێمەیە ئەژین نوێنەرایەتیکی حەقیقییان بکەم و لە ئاز ئەو متمانەیان نابم کە لە پەرلەمانی داهاتوو بە من ئەدرێ. بۆیە خەمی من ئەوەیە کە بتوانم بە ڕێژەیەکی باش ئەو متمانەیە نەدۆڕێنم و بتوانم تێیدا سەرکەوتن و خزمەتکاری خەڵک بم. وەکو ئەڵێ زمانی خەڵک ئەبم لە پەرلەمان، چاو گوێی پەرلەمانە بم لە ناو خەڵک. محەممەدی قوتابیان کاندیدی ژمارە 56 کام لە خەمەکانی قوتابیان لە لات زۆر لە هەموو ئەوانی دیکە قورسترە و مەبەستە لە پەرلەمانکاری لەسەر خۆی لە ڕاستیە کاک دیار من بە حکمی ئەوەی کە پێشتر بەرپرسی لە قیزان کۆپەیماگەکانی سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستان بووم و هەڵقوڵاوی ناو توێژی قوتابیان بووم و دەرچووی مەدرسەی یەکێتی قوتابیانی کوردستان بووم. ئەزانم لە هەموو مەعاناتەکانی قوتابی خۆشم قوتابی بووم و لە بەرشەناوخۆی ژیاوم. معناتی قوتابی ئێستا بە بەراورد بە پێش و زۆرە شێوی ژیانیان مەسەلەی بەشەناوخۆییان سەردەمێک دەرماڵەی مانگانەی قوتابیان هەبوو ئێستا نەماوە. جێگیرکردنی دەرماڵە کە بەشێکی سەرەکیە بۆ پڕکردنەوەی بەشێکی کەم لە پێداویستیەکان خەمی سەرەکی ئێمە بێ و زائیدان ئەوانەی کە قوتابین و دەرەچنەوە تا تەخەڕوج ئەکەن لە زانکۆ پەیماگەکان ئەبینین لەم سنوورە فرسەتی کاریان نییە لە کەرتی
گشتی واتە کەرتی حکومی لە کەرتی تایبەتیش بۆی ئەو قۆرەقکاریە دەسەڵاتەی کە لێرە هەیە فرسەتی کاری نێشتۆتەوە بۆ گەنج بۆ خەڵکی خاوەن بارە و دەرچووی زانکۆ بۆیە خەمی ئێمە کە نوێنەرایەتیمان کردو ئەزانین توێژی قوتابی کە دەرەچێ بە هیواوە ئەیوێ ببێ بە خاوەنی کارێکی خۆی وەکوۆی کە لە بەرنامەی کاری پارتی شاتووە بۆ 4 ساڵی ئایندا ئەوەیە کە فرسەتی کار بۆ لە کەرتی حکومی و کەرتی تایبەت بڕەخسێنێ بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و ئێمە بە جددی کاری لەسەرەکەین لەدا سەرکەوتنت بۆ دەخوازیین دەتوانی کارتی سێهەمە دڕابکێشی بزانین سێەم پرسیار لە 6 پرسیار کام لە پرسیارەکانن بۆ بەڕێستان سێرێکی ترەڵێ چی بە دەنگدەری سلێمانی ئەڵێ بەڵێ لە سلێمانی زۆر گرنگە بەڕاستی کە ئەوانەوە دەدەن دەنگدەری سلێمانی شارێکی مێژوویە شاری هەڵمەت و قوربانی شاری ڕوشنبیرانە زۆر وریان زۆر حزب لە ڕابردوو تاقی کرایەوە زۆر خەڵک تاقی کرایەوە بەڵام لە ئازمتمانەی خەڵکی سلێمانی نەبوو تەنها یەک شتیان پێڵێم یەک جار پارتی تاقیکەنەوە ببێ بەهێزی یەکەم لەم پارێزگای دوای 4 ساڵ گۆڕانکاری نەکرا ئێمە خۆمان محاسبەی پارتیەکەی دەستت خۆش بێت وەڵامێکی پڕ بوو دەتوانی پرسیاری دواتر ڕابکێشیت و بزانین پرسیاری دواترمان بۆ محەممەد عومەر کاکە باڵێراوی ژمارە 56 لیسی 100 پارتی دموکراتی کوردستان چی دەبێت بفەرمو پرسیارێکی ترەڵێ دەتەوێت کام نادادی نەهێڵی نادادی زۆرە لە کۆمەلگای ئێمە لە هەموو سێکتەرەکان نادادی زۆرە کار لەسەرەوەکەین دادپەروەری بگەڕێتەوە بۆ هەموو سێکتەرەکانی ژیان جیاوازی نەبێت لە نێوان منێک و کەسێک کە لە پلەیەکی باڵا هەیە و جیاوازی نەبێت لە نێوانی پێشمەرگەیەکی کە لە سەنگەری بەرگریە بەرگری لە خاکەکا بە خوێن جیاوازی نەبێت لەگەڵ پلەدارەکەی نادادی نەبێت لەگەڵ پلەدارەکەی چی ئەو بە خوێن بەرگری لە مافی خەڵکەکە بە خوێن بەرگری لە نیشتیمانەکە و زائیدەن هەموو ئەو نادادیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە خەریکە نادادی ئەبێ بە کللتور ئەمەوێت لە هەموو سێکتەرەکانە و نادادیە نهێڵێ هیوادارین و هەمومان هیوای ئەو دەخوازیین دەتوانی پرسیاری پێش کۆتایی ڕابکێشی کاک محەممەد تاسە پرسیارەکان چۆنن بەلاتەوە گونجاون سیاری زۆر منطقین ئینشاڵڵا ئەرک و کارەکانی ئێوەش هەر بەباشی سێرێکی ترەڵێ ئامادەی هیچ بەڵێنێک بدەیت طبعاً ئەمە دوو بەشە بەڵێنەکان بەڵێن قورسیش طبعاً بەڵێنێک وەکو حەزب وەکو پارتی خۆی خاوەنی مێژوویەکی جوانە خاوەنی پڕ مێژوویەکی دەستکەوتە پڕ سەروەریە پڕ قوربانی دانا پارتی 78 ساڵ تەمەنیەتی ڕاستە بە تەمەن لەوانەیە پیر بێ بەڵام بە ئیشکردن بە ناوەڕۆک لە تاقە وزەیەکی گەنجانە کارەکە و پڕە لە هێز و توانای گەنج لە هەموو سێکتەرەکانی ئەزمونێکی دوور و درێژیە بۆیە وەکو پارتی ئەتوانین هەموو بەڵێنێک بە خەڵکی کوردستان بدەین چی بۆ پارتی ئەتوانێت جێبەجێ بکە پارتی بەڵێنی هەیە مێژووی هەیە خەباتێکی پڕ سەروەری هەیە ئەتوانێت لە ڕابردوو بڵێن ئەمەی کردووە لە داهاتوو باشتریەکە پارتی ئەیەوێ کوردستان لە قۆناغێکی پێشکەوتوتر ببا بە قۆناغێکی پێشکەوتوترین بۆیە وەکو پارتی ئەتوانین هەموو بەڵێنێک دەین بەڵام وەکو شەخص تەنە تاکە بەڵێنی شخصی ماوەیەکە ڕابردوون چۆن بۆ لە کاری ڕێکخراوی ئێستام چۆنە لە کاروباری حزبی بە تاقە وزەیەکی زیاترەوە بەردەوامە بم لە داهاتوو و لە خۆم ناگۆڕێ هیوای ئەوە دەخوازیین و بە دڵنیاییەوە گومان ناکەین لەوەی کە دواتری ئینشاءڵڵا لە دوای وەرگرتنی بتمانەی دەنگدەران هەر دەتبینین کاک محەممەد با پرسیاری کۆتایی ڕابکێشین زاین کۆتا پرسیاری 6 پرسیار بۆ بەڕێستان چی لە خۆ گرتووە بەڵێ سێرێکی ترڵێ کام لایەنی کارنامەی پارتی لای تۆ گرنگترە کارنامەی پارتی پڕە هەموو سێکتەرەکانی تایەکە هەموو سێکتەرەکانی ژیان بۆ 4 ساڵی داهاتووی تێدایە پارتی هەمووی جێبەجێکە هەمووی لای من گرنگە ئەوەی کە لای من گرنگە بەڕاستی گریجیدان بووە بە فرسەتی کار بۆ گەنجان و بۆ قوتابیان ڕەخساندنی ژیانێکی شایستە بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکان و فرسەتی خوێندن واتە ژیانی شایستە تایبەت بە خوێندن لە زانکۆ پەیمانگەکان لە ناوەندەکانی خوێندن ئەوە بەلای منەوە زۆر گرنگە و هەروەها گرنجیدان بە
هێزە ئەمنیەکان پێشمەرگە ئاسایش پۆلیس ئەمانە لە کارنامەی پارتی لای من زۆر زێ سەرنجن کە زۆر بەڕۆنی ئاماژەی پێکرا و سێکتەرەکانی تریژیان وەکو ژینگە کە زۆر گرنگە وەکو تەندروستی سێکتەرێکی گرنگی کۆمەلگای ئێمەیە کە زۆر بەڕوونی و بە جوانی ئاماژەی پێکاوە کاری لەسەرەکە بۆیە پارتی پێ حزبی کردارە حزبی ئەوەیە کە ئەتوانێت بەڵێنەکانی جێبەجێ بکە و تاریخیش ئەوەی سەلماندووە کە پارتی لە هەر قۆناغێک بەهێز بوو بێ کوردستان بەهێز بووە و چاوی نێرانیش بۆ ئەوە لەسەر پارتیە ئەیانەوەی لە ڕێی پارتیەوە کورد زعیف بکەن چی پێیان وایە پارتی خاوەنی قەزی کووردە زعیفبوونی پارتیەوە تا زعیفبوونی دۆزی کورد. زۆر خۆشحاڵ بم لەگەڵ بەڕێستانە محەممەدی قوتابیان محەممەد عومەر کاکە پاڵێورا و کاندیدی ژمارە 56 لیستی پارتی دموکراتی کوردستان ژمارە ١٠٩ لە کۆتاییدا دەرفەتان دەدەمێت گەر پەیامێکی دیارکراوتان هەبێ حەزکەن لە 6 پرسیارەوە بگیدەن بە دەنگ دەرانتان. زۆر سوپاس بۆ جەنابە زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە من پەیام ئەوەیە بۆ دەنگدەرانی شاری سلێمانی و دەوروبەری ڕاپەڕین گەرمیان متمانەی تەواویان بە پارتی دیموکراتی کوردستان هەبێ لە ڕابردوو حزب زۆر تاقیکرایەوە هیچیان لەجێی متمانەی ئەوان نەبوون پارتی تاقی بکەنەوە پارتی خاوەنی هێزێکی ڕێکداکتاوە لە ناخی جەماوەرە پارتی توانێت ئیش بکە پارتی توانێت سەروەری باشتر تۆمار بکە پارتی توانێت کوردستان لە قۆناغی جوانترەوە بگەێنێتە قۆناغی جوانترین پارتی ئێوێ کوردستان بگەێنێتە بابەتی سربەخۆی پارتی ئێوێ دۆخی ئارامی دەرونی بۆ شاری سلێمانی بگەڕێنێتەوە بۆیە منی ژۆک و بەربژێرێک کە لە لیستی پارتی دیموکراتی کوردستان جێبەجێکاری بەرنامە و استراتیژی پارتیە بم لە داهاتوو بۆ خزمەتکاری خەڵک بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی نیشتیمە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین بۆ هیوای متمانەی دەنگدەران بن زۆر سپاس کاگای زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرە بیسەرخۆشی سەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی